وەبەرهێنەرێک ئەگەر پارەی زیاد لە خەڵک وەرگێ لە کاتی کڕین و فرۆشتنا بە مخالەفە حسابەکرێ و ئیجرعاتی بەرامبەرەکرێ. ئێمە دیارە خەڵک سکاڵای هەبووە و کۆمەڵێکی سکاڵای زۆر هاتە لامان لە پرۆژەکانەوە و زۆرێک لە سەرەتادا کۆمەڵێک لە وەبەرهێنەرەکان ئیلتزامیان کرد بەوەی پارەکانیان بۆ گێڕانەوە و بۆ شێوەیە و هەنێ لە وەبەرهێنەرەکان بە ئێمەیان ڕاگەن کوایە ئەوە نووسنگەکان ئەیکەن بۆیە ئێمە لە ئێستاە بێجگە لەوەی کە ئیجرعات بەرامبەر بە کۆمپانیەکانەکەین ئیجرعات بەرامبەر بە نووسنگەکانیش ئەەکەین چکۆم بەگەم نووسنگەیەک بۆچی ئەگەر لە دەرەوەی پرۆژەی وەبەرهێنان بێ بەو نرخە کەمە وەرەگرێ لە بینی کڕیار و فرۆشە بۆ لە ناو پرۆژەکانی وەرهێنانە بەو نرخە دیارە ئەمە بابەتێکەیە بۆیە ئێمە لە ڕاستی ئەوانەی کە ئیلتزامیان نەکردووە و نرخی زیاتریان وەرگرتووە ئیجرعاتی یاساییمان بەرامبەر کردوون و چەند کۆمپانیایەک لە ڕاستیا نووسراومان کردو بە داواکاری گشتی و لە ڕێگای ئەوانەوە سکاڵای سزاییمان لەسەر تۆمارکردون لە دادگا بەپێی ڕێنماکانی ئێمە ئەوەی کە کردومانە و چەند جارێک لە دەستگای ڕاگەیاندنەکانەوە و لە پەیجی بەرەبەراتی گشتی و برێنەی سلێمانیەوە ئاگاداری خەڵکمان کردووە کە تەنها $100 بۆیان هەیە لە کڕیار و فرۆشیار وەربگرن.